بە گەرمی بە خێرهاتنی بەڕێز ئاغای دکتۆر مەجید تەختڕەوانچی جێگیری وەزیری دەرەوەی ئێران بۆ هەرێمی کوردستان دەکەم. جەخت لە گرنگی پەیوەندی مێژوویمان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران دەکەینەوە کە لەسەر بنەمای دراوسێتی باش و بەرژەوەندی هاوبەش دامەزراوە. کۆماری ئیسلامی ئێران هەمیشە هاوبەشێکی گرنگ بووە بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق. پێزانینی خۆمان بۆ پشتگیریەکانیان لە قۆناغە جیاجیەکاندا دەردەبڕین و سوپاسیان دەکەین. ئێمە لە هەرێمی کوردستان بڕوامان وایە کە پەیوەندی بەهێز و هاوسەنگ لە نێوان عێراق و کۆماری ئیسلامی ئێراندا بۆ بەهێزکردنی سەقامگیری ناوچەکە زۆر پێویست و گرنگە. عێراق و هەرێمی کوردستان هەمیشە هەوڵ دەدەن پەیوەندیەک لەگەڵ وڵاتانی دراوسێ بە تایبەتی کۆماری ئیسلامی بنیاد بنێن لەسەر بنەمای ڕێز و بەرژەوەندی هاوبەش و هاوکاری لە هەموو بوارەکاندا. جەخت لەسەر گرنگی بەهێزکردنی هاوکاری هاوبەشی ئێران لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان دەکەینەوە لە پێناو بەدیهێنانی ئاسایش و سەقامگیری و فراوانکردنی هاوکاری هاوبەش لە هەموو بوارە جیاجیەکاندا، لە بواری ئابووری، بازرگانی، فەرهەنگی و لە بواری ئەمنیدا. دووپاتی دەکەینەوە کە هەرێمی کوردستان فاکتەری ئارامی و سەقامگیری دەبێت لە ناوچەکە و بە هیچ شێوەیەک ڕێگە نادات ببێتە سەرچاوەی هەڕەشە بۆ سەر وڵاتانی دراوسێ و بە تایبەتی کۆماری ئیسلامی ئێران. ئێمە لەم دیدارەدا جەختمان کردوتەوە لەسەر بەرەو پێشبردنی پەیوەندی ئابووری لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا و تەکیدمان کردوتەوە لە پابەندبوونی خۆمان لەوە لە چوارچێوەی ئەو میکانیزمەی کە دروست دانراوە لە ڕووی ئەمنیەوە کە یارمەتی دەربێت بۆ ئەوەی بە هیچ شێوەیەک عێراق بە تایبەتی و هەرێمی کوردستانیش نەبێتە سەرچاوەیەکی تەهدید بۆ ئەمنی ئێران. دووبارە زۆر بە گەرمی بە خێرهاتنی جێگیری جەنابی وەزیری دەرەوەی ئێران دەکەین کە ئەمە یەکەم جاریەتی کە تەشریف دێنێت بۆ هەرێمی کوردستان. زۆر بەخێر بێت بەسەرچاو.